تەوە بازارشی خەڵەیە شتەکان لێرە ڕاوەستانی نییە بازارێکی سەریعە مەوادی زوو دەفرۆشە لێرە مواد غەزایی دەوێتن کەمەلیاتە هەرچ دەوێت لێ هەیە هەرچ دەوێت نرخێرە مناسبە لە بازارێتە نرخەکان فەرقیە مەسەلەن ئێستا ئێرە فەرقی لەگە بازارەکانکە لێرە شتەکان سەرفیاتی بە قوترە و هەرزانترن لە بە هەندێک سەرفیاتی باشترە. قسوور ساڵە لە شێخەڵا کاسبی دەکەین ئێستا کە ڕۆژانە کیلۆی نەرسق ڕۆقەش لەسەری نییە 200 دینارە 100 دینارە 150 دینارە شێخەڵا لە گومرگ فەرقی نییە هەڕاجە نانی ئێوان دەتیوەگە 20,000 پێ بڕاوی نەحمەتی خۆیە نێژ سبێن دەکەین دەرەچینە مارێچینە گومرژی نێژ سبێنە ڕسقە لێ دەکردین ئێکوانە نێژی مەغریبی لێ دەکەین و عیشای جار دەکەین و مارجار ناگەین و مالی ئێستا خۆشبەختانە زیاد لە هەفتای یاریزانی پێشکەوتومان لە ئاستی مناڵان تازە پێگەشتوان لاوانی پێشکەوتوان لە کچان هەیە و لە کوڕانیش زیاد لە 100 یاریزانی پێشکەوتومان لە هەرچێ بەشەکە مناڵان تازە پێگەشتوان پێشکەوتوان هەیە و بەنسبەت نەتیجە و ئەنجامەکانیشیان دیارە ئەم کچانەی ئێمە لەسەر ئاستی کوردستان و عێراقی سال لە وەکو یانەکانی کوردستان و عێراق یەکەمی یانەکانی کوردستانن دیارە هەر یانەیەکیش لە کوردستانی یەکەم بوو وەکو کچان ئەتوانین بڵین یەکەمی عێراق لەبەرەوەی لە عێراقا کچانی یەکەمی کوردستان ممەسیلی عێراقن ئێستا خۆشبەختانە یەکەمی تۆمارە بە ناوی یانەی وەشیە ڕەبجەوە وەکو کچان هەژمە هەژمە یامێ بەسێ قۆناغ دەرزەڵینەوە کە بەشی یەکەم نەسعایەک بۆ دوونیەوە بۆ مناڵانە دوای ئەوە بۆ تازە پێگەشتوان دەست پێکات تەمرینەکان سپاس بخوا ئێمە وەکویانی وەرشێڵە چەندین نەتیجە و ئەنجامی باشمانەیە لە کوردستان و عێراق وەروە لە وڵاتانی دەرەوە بۆ نێودەوڵەتی سپاس بخوا یاریزانەکانمان ئاستێکی زۆر باشیانەیە و چاوەڕی زۆر شتی باشتریان لێ دەکەن. وجهي قلابانه بس قلابات نعمل بيريد بروشيم قلابات بيني قلابات مركز عارف بيني مركز 200 شوان قلابات مركز فرنسي 200 اسباني 200 خليجي 200 هاي بين قوي حاجات كده بين هذا بتن ما حتى بين شيرين 200 بين بشتي سر ششتني 200 دل جسمي خو كتن في جديف جاويد مينت هكر زفستان بد تجري حد جوار خواشتره هكر خوفين بد ريحه خفيف خواشتره فيجا ما خلطه بكوزوفا هاي قال طلبي يسر بكوزوفا هاي وخلطه في اي بي من هاي طلبي قال سرويج هاي واشكالنا عوجا خلطت مايت هاي عم كنافي دبل خود نوكا اغلبه يسر هزاريه لبو هزاريه يعني اما 3000 يعني كتومات 5000 10000